دیداری حوتەمی گروپی پاڵپشتی گەشتبین بوو بۆ توشبوانی شێرپەنجەی مەمک تیایدا دوو چالاکی پێشکەشکرا چالاکی یەکەمیان کە سمینارێک بۆ مامۆستایەکی ئاینی بەڕێز بوو تیایدا لە ڕوانگەی ئاینەوە پاڵپشتیەکی زۆر بۆ توشببووی نەخۆشی پێشکەشکراتایە لە چالاکی دووهەمیە تیایدا خوشکە گەشتبینەکانم هەستان بە وەکو بەڵگەیەک دەربارەی ئەوەی نەخۆشیەکە ڕێگریان نەبووە لەوەی حیاتی خۆیان بکەن چالاکێکی جوانیان ئەنجام داوە کە هەنێ لە ئیشی دەست و هەنێ لە کواری خواردن پێشکەش کراوە بۆ ئامادەبووان کە تیایدا ئەمە بەڵگەیەکی دووبارەیە دەربارەی ئەوەی تێگەیشتنیان هەیە بۆ نەخۆشی و دیواری ترسیان ڕوخاندووە ترس لە نەخۆشی شێرپەنجە. گروپی گەشتبین بەڕاستی یەکێک لەو چالاکی جوانانەی کە من ئەمڕۆ بینم دوو تەوەری زۆر هەستیارم تیابینی تەوەرێکیان بریتیە لە جێبەجێکردنی ناحیەی طبی بە بابەتی فکری و بە نەڕوخانی دەروون بە ئومێدبەخشی کە ئەمە بۆ خۆی وەکو ئەبوقڕات کە ئەبوو طبی پێ ئەوترێ دەڵێ بەڕاستی ئەوەندەی زەرورە شخصیەتی نەخۆش بزانی ئەوەندە زەرور نییە تشخیصی مەڕەڵەکەی بکەیت. ئەمە یەکێکە لەو بابەتە گرنگانی کە زۆر من بە جێی هەستیار و سەرنج بینیم کە ئیش لەسەر بابەتی ئەوەکەن کە چۆن بتوانن شخصیەتی نەخۆش پێش تشخیصکردنی نەخۆشیەکەی بدۆزنەوە. بابەتێکی ترەوەیە کە ئەم خوشکە بەڕێزانە بەڕاستی سەرەتا کە هەر پێیان وتم من قسە بۆ کێ بکەم لە کاتێکا بەم گەشتبینی و بەم جستە ماندووە دەی قسەیان بۆ دەکەی بەڕاستی تۆزە قورسە بەڵام دوایەوە کە پێیان وتم تیا مامۆستا ئەمانە تەنها جستیان ماندوو نییە لەگەڵەوە لاشیان لە نەوعێکی ترا ماندووە کە خەریکی ئیبداعبوون و گەشتبین بوونن لەوەی کە هەر یەکی کۆمەڵی چالاکی هەیە. تمجا ئەگەر وابێ من دەچم لە بریەوەی قسەیان بۆ بکەم بیکەن بە کردارەکانیان دەکەم بە قسە و لە شوێنی تر باسی دەکەم. ئەمەم بینی ئەمەش وەکو زانایان دەفەرمونون هەموو نەخۆشیێک بخۆی دکتۆرە و دەڵێن بیرکردنەوە لە چارەسەر نیوەی شیفاایە بۆیە من ئەمەم لەم خوشکە ئەزیزانە بینی و داواکارم ئەم تەجربەی کە ئەمان هەیەە نەخۆشانی تریش هەیەیان بێ و ئەم گەشتبینی کە لەمان دەبینرێت لە هەموو لایەکەوە گوێ بەم جۆرە گەشتبین و بەم ئومێدبەخشیە بدرێت چونکە ئەم سەراوسەری قورئان باسی گەشتبینی دەکات. دوو کەلیمە لەسەر گەشتبینی ئیمام ابن مسعود ڕضا ڕحمەتی خوای لێ بێ دەفەرمێ لا تەیئەس فتقنط فلا تعمل ئەفەرمێ هلاك الناس في اثنتين إنسان لدوش تاقم رابع يكميان لا القنوط ودواميان لعجب واتل خبايبون وهروها لتشيا لعجب واتل لقنوطة لويك تشينكي لويك أميد النبي نا أميديو خوبا قورزان دو درد إنسان لنا وبا كأم خشك برزانا سباز بخوا هر دو درد كيانتي براندو هم لخباينين متواضعا كارو شالاي كان هي هم أميد جيان هي إمام ابن سيرين دەفەرمێ لا تەیئەس فتقنط فلا تعمل هەرگیز ناومێد نەبی چکە بەهۆی ناومێدی واز لە ئیش دێنیت و دوایی کار ناکەی جا کۆمەڵی ئومێدبەخشین بینی و پێم وایە ئەمان تەجربە نیە تەنها بۆ ئەوانەی کە جستەیان ماندووە تەجربەیە بۆ ئەوانەی کە جستەیان ساغە بەڵام دڵیان نەخۆش هەموو لای دەبێ ئیسفادەی لێکە لە مامۆسانی ئاینی و دکتۆرەکانە بیگرە تا بچووکترین تاکی کۆمەلگا پێویستە ئیسفادە لەم گەشتبین و تەجربە جوانەی ئەم خوشکە بەڕێزانە بکەن. دەستیان خۆش بێ ئەم چالاکیە بەڕاستی سوودێکی زۆری هەیە بۆمان لەگەڵ ئەوەی کە ئێمە هەنێک لە توانات جەستەیەکانمان کەم بۆتەوە بەڵام لەگەڵ ئەم گروپە هیچ هەست بوو بێتوانایە ناکەین بەڕاستی من وەک خۆم لە سێهەم وابزانم دیدارمان بوو زۆر بێتوانا بووم کە قسەب لەگە دکتۆر ڕزگار کرد یعنی ئەو خۆی پێیوتم هیچ چالاکیە نازانی وتم بەرەوەڵا زۆر ئەزانم بەڵام ئەوەی کە بەلای خوتی ئەوەی بەلای خۆتەوە زۆر ئاسانە و ئەتوانی دەستی بیتێ بیکە بەڵام کە من دەسم پێ کارەکە کرد سپاس بۆخوا ئێستا هەم لە لایەنی جەستەیەوە هەم لە لایەنی دەرونی شەوە زۆر باشە. من وەکو توشببوویەکی شێرپەنجەی مەمەک بەشدارم لەم گروپە جوانەیە گروپی گەشتبین دەستخۆشیان لەکەین بۆم هەلەی بۆیان ڕخسانوین سپاسیانەکەین کە عەزیەتیان کێشاوە و من کۆڵم نیاوە لەگەڵ کارەکانما بەردەوامم شێرپەنجە فێری کردم کە من چۆن بتوانم ئازارەکان ببینم و بتوانم کە چاک بوومەوە چۆنەڵی قەدر و قیمەتی ژیانەکە بزانم هەستمەوە جارێکی کە ئەم هەلا لە دەست خۆم نەیەم کە کارەکانم بەردەوام بێ لەگەڵمە یعنی خۆم مەشغوڵ کردووە بەوە زۆر دڵخۆشم بە کارەکانی خۆم. سمارت وەرچەرخانە